بڕیارە لە حوتی ئەم مانگەدا گفتوگۆکانی نێوان حکومەتی عێراق و ئەمریکا لەبارەی ڕێکەوتنامەی استراتیژی دەست پێ بکاتەوە کە بە یەکەم دانیشتنی ئیدارەی نوێی ئەمریکا با سەرۆکایەتی جۆ بایدن دادەنرێت لەگەڵ حکومەتەکەی کازمی. بەپێی زانیاریەکان بڕیارە لە یەکەم کۆبوونەوەی چاوەڕوانکراودا کە بڕیارە حوتی نیسان بەڕێوە بچێت و توێژ لەبارەی چەند دۆسیەکی سیاسی و ئەمنی و ئابووری بکرێت. ئەمەش دوایەوە دێت لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترامپ دوو گەڕی دانیشتن بۆ هەمان مەبەست ئەنجام درراوە. ڕێکەوتنی استراتیژی عێراق لەگەڵ ئەمریکا لە کاتێکدا پێشتر حکومەتی عێراق لە کاتی سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنێکی استراتیژی لەگەڵ حکومەتی چین ئەنجامدا بوو. ئەوەش بەرپرسانی ئەمریکای نیگەران کرد تا ئێستاش ڕوون نییە ئەو ڕێکەوتنە چی چارەنووسێکی دەبێت. ڕێکەوتنی حکومەتی عێراق لەگەڵ ئەمریکا و چین لایەنە عێراقیەکانی کردووە بە دوو بەرەی جیاواز. لە ئێستادا حکومەتی کازمی هەوڵی بە ئەنجامگەیاندنی ئەو توێژانە دەدات کە لەگەڵ ئیدارەی ئەمریکا بڕیارە بەڕێوە بچێت. بەڵام پارتە شیعەکانی عێراق داوای چوونەدەرەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن و داوای جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیان لەگەڵ چین دەکەن. لەو بارەوە بەدر ئەلزیادی ئەندام لە لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق بۆ ئاژانسی هەواڵی عێراق ڕایگەاندووە. پێویستە گفتوگۆکان لە مەرجی تەحجیزی بە دوور بن و ئەوەی باز دەکرێت بە سوود بێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەروەها وتیشی پێویستە تایبەتمەندی عێراق لە بەرچاو بگیرێت و هەندێک دۆسی گرنگی ئەمنی هەن پێویستە قسەیان لەسەر بکرێت. ئەوەشی ود ئێستا حکومەتی عێراق خاوەنی هێزی خۆیەتی و دەتوانێت پشت بە خۆی ببەستێت و پارێزگاری لە سنوورەکانی بکات بەبێ ئەوەی پێویستی بە هێزی دەرەکی بێت. ڕێگەیەکی یاسایە دۆزێتەوە بۆی بەردەوام. هاوکات سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق ڕایگەاند گفتوگۆکانی ئەم جارە جیاواز دەبێت. وتیشی پێویستە عێراق ئەم توێژانە وەک هەلێک بقۆزێتەوە تا لێی سوودمەند بێت. دوای ئەوەی دانیشتنەکانی پێشوو هیچ بەرهەمێکیان نەبوو. ئاماژەی بەوەش کرد کە عێراق دەبێت بابەتی سیاسی و ئەمنی و ئابووری و کێشە ئیقلیمیەکان لەگەڵ ئەمریکا تاوتوێ بکات لەگەڵ بابەتی کێشە ناوخۆیەکان و دابەزینی نرخی نەوت و کورتێنانی بودجە. باسی لەوەش کرد کە ئەمریکا دەیەوێت هاوکاری عێراق بکات لە بوارە جیاوازەکان و لە ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەی بەهۆی جەنگەوە وێران بوون لەگەڵ قەرەبووکردنەوەی ئەوانەی زیانیان پێگەیشتووە. بەرپرسێکی دیکەی عێراقی کە بۆ عەرەبی جەدید قسەی کردووە و ناوی ئاشکرا نەکراوە باز لەوە دەکات دۆسەی ئەمنی و شەڕی داعش لە پێشەوەی ئەو بابەتانە دەبن کە باز دەکرێن. هەروەها باز لە ڕێکارەکانی بەرەو پێشبردنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنتۆن و بابەتی ئابووری و کەلتوری دەکرێت. دەستپێکردنەوەی دانوستانی ڕاستەوخۆی واشنتۆن و بەغدا بە ئامانجی گەیشت بە ڕێکەوتنێکی استراتیژی درێژە پێدانی هەمان زنجیرەی ئەو دانوستانانەیە کە لە سەرەتای دەستبەکاربوونی مستەفا کازمیەوە لەگەڵ ئیدارەی ئەو کاتی ئەمریکا سەری هەڵدا و چاوەڕوانیش دەکرێت ئیدارەی نوێی ئەمریکا با سەرۆکایەتی جۆ بایدن قورسایی زیاتر بخاتە سەر دانوستانەکان و هەنگاوەکانی سەرپێخستنی ڕێکەوتنی استراتیژی نێوان هەردوو وڵاتیش ئاراستەیەکی خێراتر بەخۆ ببینێت.